الو كا خالد سوني باش ممنون سلامت بأحوالك. والله باش حتى كوبرا دوست شونا والله باشين براي عزيزي سلامت بي يا ربي زور ممنون. كا خالد ستوش كانديدي بارتي لو منطقي ونيا بله روشكت شونا استا والله هيك زور نورمال زور احتياطي بروسيج ديمقراطيا اها يعني هتا استاش هيك حملة وبروسة كده استفينا كده زور نورمال يعني زور طبيعي. ادي او هاتني سباي جيشي تركيا هيك تأثيري نكرديا بخواي جنابت والله من جنابتنا ناس والله من كابراكم روجنامه نوسم كاك خالص رأيتي لسا جيشي تركي هاتني جيشي تركي وكانديدة بارتي لو منطقية ببورة دنقت قطع بو بزناود بزارم لوي هرناود امناهم قادر نادرة سبتاوكا قادر والله هاتني زي شي ترك طبعا بدسكسنيها واتفاقة شي اقليمية ديار جناب دزتان نعم والله من وانا هزانم امن بوشي ونازم كا خالص لا خاقر روجنامة نيوز بمتابعة اكي مثلا اخبار وشتيوه بالنسبة هاتني زي شي تركا قادر او شون هاني كزي شي ترشي ليها هرخوي عوداني لينيا شون تنقول خوي سايك لوان قندي منها يك لوان قندي منها كا خالص اتو هيزكتان هي اتو بارتي هيزكتان هي حكومتي كردستان وايا انا او هيزا داندرالو حمايت بك هر هيزك بيت دا اولا همو دنيا بله كا قادر دنقت قطعه بيقى دوباره بيولوي بدواني همو هيزك هر ولاتك كهيزش عسكري هي لو دفاع لاجتماعنا كي خوي بك وايا انا اما چەندین ڤیدیۆمان دیتە پارتی ئەسڵان بە ئاشکرا هاریکاری جێشی تورک دەکاتن و گوندی کورد توخایە قەوس دەیان گوندی کورد سوتایە سەدان کەس شەهید بووە 381 جار تورکیا لەو ماوانە هێرششتی کردیە ئیدانەک ناکرێ ڕەز و باقی خەڵک مەسەلەن دەسووتێندرێ مەڕ و ماڵات دەربەدەر دەکرێ اتو كانديدي يعني تست بي لبو خلشي او منطقي ازاني كاك قادر من حزكم او موضوع ناكري او هبسادي تماشا اگر جل براي خود فرمو اما اصلي خوي استا غندي ما مزاحي اما مزاحي او شراني اما مزاحي او هزي كلبيا اما مزاحين يعني براسي بيت بليم تقريبا او زياده ل 20 ساله او غندي ملوي تا استا اودان نكراي اوي خطة شي سنوري هي لمنطقي برادوز بابري لا شويني برميزة بقرتا اقاتا منطقي نولان وخليدا تا او منطقية كخطيكا او عوداني تيدانية بس هزي بكاكي لها اگر ببيرد باتفاق شي امني كرا لبين عراق وايران وتركيا او اتفاق امنية علاقه بحكومه هرم كردستان هو وانا حكومه هرم كردستان اتواني ريغري لبكا وانا حكومه هرم كردستان اتواني بلاي وريان او اتفاق امنيه بيش استاشرف لسالي هاشتاج كان لقى الحكومه العراقيه او اتفاق امنيه هرهبت 200 كيلومتر زي شي ترك لو هي داخلي او سنورانه لما ويتسانت كاك خالص تخوات يك دقه يك جيشي ترك نوتيك وزرت فردك كم زارينيه ببيع اتفاق حكومه العراق دوي حزبي بأس كردي صدام كردي لو ما ويتسانت قبولي كجيش تركي داخل بي ابدي بيداب نشيو على بتخاي قوس الرباي لسر شارقون دابندري حاولاتي عراقي يعني كبر رقص عراقينا همومان ببي ويرادي خومان بكوجي صدام ما قبول دكرت يعني بوجدان بلين عندك صدام دجمني سر سختي كدبو تاي من انغو شد جرنا اتفاق كربو كما ماويج كورت بيو بقريتوا او نيوي باديناني داجي كرديا همو منطقي توي داجي كرديا اگر بيسر او منطقي كشتخوي قوس كا خالص هزي بارتي لروشالاتي كردستان ولا تشي قندك بوقت خوي كاد مثلا منطقي كرت هماشت او برادراني قنديل ديكن يعني خو بارتيش لو قندانا بو لسسنو رقام بو وني عند قندي كردكاني كرت بعض بوردو معني دكرت شربو لي ونيا
هەمان لای مەشوا بوو برادۆست شوا بوو ئێوە نیە یعنی ئەوە نییە پێشمەکە کە چوبتە قەندیلی چادەوروبەرەکەی ئیتر دوژمنەکان بۆمباران دەکەن هەموو ێزەژیەیە بەس ئەنگۆ و کاندیدی پارتی وەکو خەرچی منتیقەی کانگۆ زەرمەندی یەکەمن چیت پێ لەو خەڵکەی لە ئەو خەڵکەی کە سبەی دەبتە دەنگدان داوای چی لێ دەکەی کە تو ناتوانانی ڕەز و باغی بپارێزی گیانی بپارێزی فەرموو کاکە خاڵس بەڵێ کاقادر مەسەلەی ئەم بۆم تەوزیح کردی یعنی جێشی تورک نەهاتە ناو قەزا و ناحیمە ئەمن عیلاکەم بە بادینان وەنیە هیچ شارەزای کاندیدی پارتی بە قوربان خۆ مشکلە عەشیرەتگەری نییە من تۆ کاندیدی حزبە چی ئەو حزبەت نیوەی بادینانی ئێستا کە تەسلیمی پارتی کردیە کا خاڵس لە چێ بووە توخای قەوس لە چێ بووە سەیتەرە لە ناو حکوومەتی هەرێم یعنی سەیتەرە دابدرێتەوە لە ناو بە ئامێدی حکوومەتی تورکیا ئەوزە کاکێ قادر ئەمە کاندیدین ئەمە ئەندام پەرلەمان نین کاندید فەرقی هەیە ئەندام پەرلەمان فەرقی هەیە ئەندام پەرلەمان قسە ئەکا پرۆژە تەقدیمەکە بڕیار دەرەکە سەخت ئەخاتە سەر حکوومەتی عێراقی تورکی هەرێم بەڵام ئێمە کاندیدی بەنسبەت کاندید منتیقەی بادینا من معلوماتم لەسەر نییە منش لە تەلەڤیزیۆن ئەبینم و متابعەکەم بەو شێوەیە ئێڕەی چییە بەنسبەت منتیقەی معلوماتم هەیە بەنسبەت منتیقەی برادۆست معلوماتم هەیە هەر وەکو بۆ جەنابتم تەوزیح کرد ئەو خەتە سنووریەی کە جێشی تورک هاتووە مەدەنی تێدا نییە یعنی ئەو گوندەیمە ئێستا حالیان گوندی خۆمانە ئەڵێ بەهاشتە لەسەر گوندەکان بۆ هەتا ئێستا نەمانتوانیوە ئاوەدانی بکەینەوە هەتا ئێستا نەمانتوانینەوە بچینە ئەو شوێنانە هەتا لۆڵان هەتا خنێرە خەتێک هەیە سنوورە جێشی تورک نەهاتوتە ناو مەدەنی بڕێن مەسەرەن خەڵک بگری خەڵک بکوژی تاڵان بکە ئەدیە و هەموو خەڵکەی چەند کەس شەید بووە لە کوردستان خۆ مشکلار برادۆز نییە کورە ئەو معلومات و پرسیاری برادۆست دەم نەکەی من لەسەر برادۆست ئەم جواب دەدەمەوە کاندیدی پارتی کاندیدی بادینان هەیە لەوێ ئەگەر توان پرسیار لە کاندیدی بادینان بکەی معلومات زیاتر ئەم بۆ ئەوە مەکا قادر معلوماتی بەعادەت دەبێت کا خاڵس ئەوڕۆ پێشمەرگە چ پارتی شەید بووە هەفتەیەک لەمەوە بەر پێشمەرگە چ پارتی شەید بوو دی دووبارە وایە نەبەرج ئەویشی تورکی دووە تو خۆ کاندیدی کاکە ڕاستە لەو منتیقەی بەس ئەتو نوێنەری پارتی لە برادۆست واتە کادیرێکی پارتی سبەی دەبێ پەرلەمانتار ئەنگۆ مشکلە کێشە لەوە نییە یعنی ئەتوو ئێستا نوێنەری پارتی ئەتوو تەمسیلی پارتی دەکەی پارتیش هەر لە برادۆست پێک نهاتیە لەو سەر تاسەری هەموو سیاسەتی پارتی ڕەپت دەبی بە تو خەڵک خۆر بەس اختصاصت دەکەویتە ئەو بەڕێ بۆیە تۆ ڕێی چیە لەسەر ئەوی جێشی تورکی ناو ئامێدی سەیتەرەی دانایتەوە چه هەیبەتی حکوومەت دەمینێتەوە قادر من لۆ جەنابتم تەوزیح کرد ئێستا کاندیدێکی بادینان پرسیاری منتیقەی برادۆستی لێ بکە لەوانەیە زۆر شارەزایی کاندیدی بادینان هەیە لەوانەیە خەڵکی ئامێدیش بی لەوانەیە خەڵکی دهۆبی لەوانەیە خەڵکی شێرات سێ و دێرە باشە بە پرسیارە بکەم کاکە خاڵسە تو لەوێن دەری چەند گوندی باڵک برادۆستیەکان کە تەبەر تۆپ و تەیارە و خەڵیان خەڵک شەید بووە مادام خەڵکی وێن دەری ئەو گوندانەی کە کەوتۆتە ژێر دەسەڵاتی جێشی تورک ئاوادان نەکراوە لە بیدایەتەوە نەک ئێستا بڵێن بەبوونێت جێشی تورک من باز لەوە دەکەم ڕەزوو ئەمن بۆ خۆم پار چەندی نوێنەم بڵاو کردەوە خەڵکی برادۆز بوون ناوی گوندەکانیشم نووسی کە ئەوانە دەربەدەرکران بەهۆی بردومانی جێشی تورکی ئەوانێ کە ئەو خەتێک کە بەڕاستەکەم کاکات مەسەرەن با بڵێم لە بەرمیزە تادێ بۆ دەشتێت و ئەوانە کە دێ بیداد کە داخلی ئەو سنوورە ئەبێ کە داخل ئەبێ بەبێ اتفاق لەگەڵ حکوومەتی عێراق هەندێک گوند هەیە لە نزیکن لەو خەتە بەڵام دوایە هەمویان گەڕان و شوێنی خۆیان تا ئەو لەحزەیەش تا ئەو لەحزەیە قسە لەگەڵ جەناب یەک ئاوارەی نییە تا ئەو لەحزەیەش ئەو شوێنێکە جێشی تورک ئەڕوا مەسە بۆ شاخانە چۆڵە مەرعایە نە ئاوەدانی تێدا هەیە نە ئێستا مەسەرەن کوێستانەکان منتیقەی کوێستانەکان خەڵکی کوێستانی لێ و کوێستانکەری لێ و جەماعەتی خۆی هیچ مشکلەشان نیە ینی بەولاوە نەچوە یان جێشی تورکی زۆر نەرمونیانە لەگە خەڵک بەڕێی تو جێشی تورک ئاخر نەهاتۆتە ناو خەڵک کە نەرمونیان بێ نهاتۆتە ناو بەس خاکتی داجی کردیا کاک خاڵس
کا خاڵس ئینسان دیتە تاڵیبانێکی بەڕیش لەسەر 5 سانتیمەتر شەڕەشی کرد لەگە ئێران دەبینی وایەنە ئەوە هاتیە براکەم هەتا بن پیلت هاتیە خاکتی داگیر کردیە خەڵک برا لەسەر برا لەسەر 1 مەتر زەوی شەڕیمانی دەکرد ئەمش پرسیارێک دەجەنابەت بکەم فەرموو هیچ هێزێکی تورکی ئەو عەفو ببوورە هیچ هێزێکی کوردستانی بەو ئیمکانیەتە کەمە کە هەیەی بەو ئیمکانیەتە کەمە ئەتوانی بەرەنگاری زێشی خۆ ئەتوانی دانە بکە بابا ئەتوانن چەند جار وەخت خۆی مەسعود بارزانی هەڕەشەی 2023 کرد گوتی جێشی تورک بێ ئەمە شەڕیمان و نەمان دەکەن شەڕی دەبینە دیار بەکرد دوای خۆ پێی دەکرێت ئیدانە بکە خۆ پێی دەکرێتن لە مەحفەلی نێو دەوڵەتی بجوڵێنی لۆ کوشتنی دەپازدە تخوایە قەوس فواد حوسێن لە بۆ شەیدکردنی دەپازدە عەرەبی دنیایان خراکرد کە دەستیان خۆشبی گەشتیارە عەرەبەکان لۆ ئەو هەموو ڕووداوای هیچ قسە ناکەم بە پێچەوانەوە بە پێی زانیارەکان پارتی یاریکاری جێشی تورکیشە بەخوای کاکادر بە پێی زانیارەکانی من باڵۆ جەنابەت بەحس بکەم نە بەدەست پارتیە نە بەدەست یەکێتیە نە بەدەست حکومەتی هەرێم ئێقەی ناگەنا کاکە بەدەستیش نەبیە تو دەبی ئیدانە بکەیت دێ خاکت دادی خۆ پەڕە کاغازەکەت پێ دەرەکرێ کاکێ قادر بەخوا هەندێک ڕاستی هەیە جەناب شتەزانی حکومەتی هەرێم لە چارچەوەی حکومەتی عێراقە حکومەتی فیدرالە حکومەتی عێراقی ئیتیفاقێکی ئەقلیمی هەیە ئەوە دامانە ئەو جارەی بوو کاکە خاڵس ئەدی بیست لە نۆتویەکەوە بەڵێ ئەسڵ ببوورە جارە دیکە کاڵەی کاک مەسعود ئیدانەی کردیە ئەو کاتی جەنابیان هیچ ئیتیفاقێکی ئەمنی عێراقی ئێرانی نەهاتووە ئارەیە خۆی بەتەنیا بوو بەڵام ئێستا لەوی گەورەترە و مەوزوعە لە هەرێمی کا خاڵز لە نۆتویەک لە بۆ ئێستا دەزانۆت دوو لە بۆ ئێستا دەزانین چەند جار جێشی تورکی لەگە پارتی پێکەوە شەڕی لەو منتیقەن گۆ چەند جار جێشی تورکی و پارتی پێکەوە شەڕی یەکەم جارە هاتووە نانا شپێک جارە نەخدازدم ئێستانیە یەکەم جارە با بڵێم لە پارێکەوە ئەو جەیش بەڕسمی ینی هاتووە بەڕسمی کورە برا بەڵام شەڕ هەبووە تیارە لێدایە تۆپ لێدایە لە پەکەکەیدایە قەت پارتی لەگە جێشی تورکی پێکەوە هجومی سەقەندیلەکانیان نەکرد لەسەر قەندیل قەت ناکردە ناناخۆ قەندیل لە سنووری پارتی نیە نا قەزم قەندیلەکان واتە لەگەر پەکەکەی پارتی تورکیا پێ قەتش پێکەوە شەڕیان دژیتەوە نەکردە واللهی کاک قادر وا بزانم شەڕێک هەبووە بەڵام ئەو کاتی من لە ناو سیاست نەبوومە نازانم لۆ موالی چەندی ئێت و کاندیدی دەبی ئەو شتانە دەبی کاک بینە سەبرا دۆستیەکان بینە سەبرا دۆستیەکان کا خاڵس کاک قادر من کە کاندیدم ئەگە پێم بکرێ وەزعی خەڵکی باش بکەین ئەگەر پێم بکرێت دیفاع لە خەڵکی خۆمان بکەین ئەگەر پێم بکرێت پرۆژەمان هەبی بۆ خەڵک بۆ خزمەت گوزاری بۆ خەڵک تعیینکردن بەڵام باقی دی خەڵکی سیاسی مەکتەبی سیاسی هەیە ئەوە یەکێتیە ئەو پارتی کوردستانە ئەوە حکومەتی هەرێمە دواتر ئەو کێشانە زیاتر حکومەتی هەرێمە ئەگرێتەوە حزب ناگرێتەوە نە پارتی ئەگرێتەوە ئێکڕۆ حزب چییە حزب یەکسانە بە حکومەت کا خاڵز بینە سەبرا دۆستیەکان توخوا و پرسیارەشت با لێ بکەم خەڵکی برادۆز لەگە پارتی کێشیان زۆر بووە چۆن بۆ خۆزە چۆن ماری کەریم خانی برادۆزی مەشهورن لە سیویەکی ئابدەیان کەستان لە برادۆستیەکان شەهید کرا خەڵکی ئەو منتیقەیەوە نیە شێروانیەکان بە قوربان هەموو خەڵکی ئەو منتیقانە بوونە شەهید کرانە ئەمن تەوزیحەکرد بۆ بدەم بۆ ئەو مەبەستا بەڵێ بۆ پرسیارە قەزدم ئەزانی ئەوە مەسەلە سیاسەتە و حزبایەتیە هەر خەڵکێک چووە ناو حزبە هەر خەڵکێک چووە ناو سیاسەتێک طبعا مهارەزە دروستە بێ زت دروستە بێ ڕەچال دروستە بێ بەڵام تۆ دەبێ نسبەکە وەربگری نسبە مەسەلەن کە ئەڵێ برادۆستیەکان قەزدت لەوە نەبی هەموو برادۆستەکان من ئێستاکە لە سەتا تقریبا 85 بۆ 90 دەڤەری برادۆست پارتین سوپایەکیان هەیە بە ناوی سوپای سیدەکان خەڵکی مۆزەفیان هەیە ئاساییشیان هەیە پۆلیسیان هەیە مدیرناهەیان هەیە قایمەقامیان هەیە دوو ئەندام پەرلەمانی پێشخوری ئێستا هەیەیان بووە هیچ کێشەیەکی عائیلی نییە کێشەی شخصی با نەبێتە کێشەی سیاسی کێشەی شخصیش هەندێک جاران داواکاری هەیە ئەبینی لەسەر داواکاریەکان تشتێک مەسەلەن کێشەیەک دروستە بێ وەکو شخصی بەڵام وەکو عەشیرەتی برادۆست ئەبەدەن یەک موشکیلە نە لەگەڵ پارتی هەیە
نەگەلەگە ماڵی بارزانی هەیە کە جەنابەت ئەڵێ تا ئەو لەحزێ من قسە لەگەڵ جەناب دەکەم هەمیان وەکو بران هەمیان پێکەوەن جا من ئێستا بڵێ وڵات کێشە هەیە من عەشیرەتی برا دۆستم و من لە بنە ماڵی حاج بە جوانم یان ماڵە میدانی برا دۆستم و کێشەمان لەگەڵ بارزانیان هەیە نەتان بووە لە سویەکی کا خاڵستخوای قەوز ئەو سوپایە لە بۆ هەندێک دروست نەکرا لە ئەوی بەینینگۆ و برا دۆستیەکانی تکا ینی لە ماڵی کەریمخانی وەکو دیارە حەقا ینی ئەم نێکشت بڵێم لەو ڕوانگەی یعنی حزب مادام زەبر و زەنگ بەکارنەوەنی حەق خۆی سیاست بکە هەرچەندە ئەو هێزەی دروستی کردیە هێزەکە لە وەختە دروستی کردیە کە تەعینات نەما وایانە کە نا کا قادر ئەو معلوماتە با بۆ ڕاستکەم و برای عەزیز سوپای سیدەکان لە ساڵی نۆهەتەکان هەیە لە چارچێوەی فەرماندەی هەڵبوردە هەر سوپایەک نییە سوپای باڵەکە سوپای سیدەکانە ئەو منتیقەیە سوپای خۆی هەیە ئەوەی یەکیان دووەمیان ئەو هێزەی جەنابەت باسەکە ئەزانم مەبەستت چییە ینی عەلە ئاساس هێزێک ئێستا دروست کراوە ئەو هێزە بە ئیشرافی ماڵی بارزانە بۆ لە ناوبردننی برا دۆستە بۆ قەزت ئەو هێزێ با بۆ نانە ئەم پرسیار دەکەم ئەو بینی خۆیانە من کێشەم لێرە نییە ئەم پرسیار دەکەم ئەو هێزەی دروست بووە دوو ئامۆزای دوو برازای کەریمخانی وانە کوڕەمامتە ئەوەی لەگەرەوە لە دژ جیوان دروستیان کردیە بۆ ئەوەی کاکە خۆ ڕەوە ئەمن یەکش پێ بڵێم مادام حزب وەسیلەی قناعت بقسێ من هەبی یەکەم من خەڵکی برا دۆستمەوە دوێ شەوێ لەوێ هاتیم ئەوەی دووەم ئەو هێزەی بەحسەکەی هێزەکە یەکەچیان ئامۆزامانە ئامیر فەوزە کاکشەوە یەکەچی دیکە کوڕەمام ناوی سافیە ئەو فەقیرەی مەکتەبی تەواو کردیە کولیەی تەواو کردیە داخلی کولیەی ئەکادیمی زاف ئەوانە لە کۆنەوە پارتی بوون لە کێوە بوونە پارتی هەموو لە ساڵی 1992 شەواف لەوێ پارتیە لەساڵی 1992 ئەدی جەنابەت بەڕێزت ئەیز بەڕێز ساڵی چەند بێ پارتی ئەمن ئەو 4 ساڵێک بوومە پارتی ئەی پێشترێت چ بووی کاک خاڵس دیارەوە مافە ها بەزەمنەوەکو زانیاری دەمەوێت بە خوێنەر بە بینەر بگەن نانا زۆر احتیاجی جواب دەمەوە کاک قادر شتەکان واقعین من پێش ئێستا یەکێتی بوومە ئەندامی مەکتەب بوومە لە دوای کۆنگرەی چار ئیستیقالەم کرد لە یەکێتی لە ماڵی خۆم دانیشت تقریبا 3 ساڵە هەر لەوە زیاتر نەبووە ینی بڵێم ئەو 3-4 ساڵە چۆنە بووە پێ پارتی ئەو جارەی بەڵێ خۆ بووە پارتی ئەنیە تو لە یەکێتی بێ پارتی یعنی چ گۆڕانکاریەک قادر قەناعەتە من لە یەکێتی بووم ئیستیقالەم کردووە لە ماڵی دانیشتمە 3-4 ساڵ هاتوومە ئێستا بوومە پارتی لەگە پارتی و قەناعەتی ئینسانیشتی شخصیە باشە ئەو قەناعەتە باش ینی پارتی چ گۆڕانکاریەکی کردی هەتا ئینسان ببتە پارتی بەرەو باشی چوون ئەزانم لەوانەیە بەنسبەتە تو پارتی خراپێ لەوانەیە بەنسبەتە ئاخر باشی چی کرد ئەتووای کرد لێکی باش بێ لەوانەیە من عەکسی جەنابەت بووم زۆر تەبیعیەوە ئەزانم نانە ئەوە ڕاست ئەمن لەگەڵت دامە ڕاستەکەی بەڵام ئەمن دەمەوێت تێ بگەم یعنی ئینسان لە ڕێچێتی لێبتە پارتی دەبی شتەی نوێ پارتی کۆمەڵک ئەزانم کاک خاڵس ئینسان کە دەبتە پارتی دەبی پارتی کۆمەڵک ئینجاز بکە لە بۆ نەک شخصی تو لە بۆ میلەتەکەی دەستکەوتی هەبێت تا خەڵک سەنگەر بگۆڕی پارتی چی کردی ئەتو بێ بەوازەحی با پێت بڵێ من کە ئەیبینم پارتی دەستکەوتی هەبووە وەکو من کە ئەیبینم لە شەڕی داعشدا من کە ئەیبینم ئەمنیەتی ئەو وڵاتی پارێستیە وە داکۆچی لە مافی ڕەوای خەڵکی کوردستانەکە ئەوەی ئەیبینم بارە قورسەکە زیاتر لەسەر پارتیە ئەوەی ئەمن ئەیبینم ئەوە قەناعەتە ئەوەی من ئەبینی ئەوەش هەر ئەدوو ئازادیە توش بە پێچم من تەدەخلی ژیانی خەڵکی ناکەم مطلقاً بەس ئەوەی چێتیژە شتانەی کردیە براکەم یەکێتیش لە شەڕی داعش عنیەتی مان ئەگەر بەو پێ بێت خۆ ینی چشتە چوانە دوو دەرێ پارتی پرسیاری پارتی لە منەکەی نەکی یەکێتی ئەمن جابێ جەنابتە دەمە بۆەوەی کە پرسیاری پارتی ئاخر ئەزانم کاک خاڵس قەزم لەوەیە ئەو شتانە توش مادت لە یەکێتیشدا هەیە ئینسان سەنگەری حیزبێک لە بۆ حیزبێکی دەگۆڕی پارتی شتێکی زیاتری کردبی
ئەزانی کاک قادر ئەوە زۆری ئەوی وڵات دەبی 2 ساعاتە پێکەوە دابنیشن لە کافتێریا باشە کاک کاک خاڵس لە منتیقەی برادۆست ئازادی بیرڕا هەیە ینی خەڵک ئەرێ وەڵڵا حەزەکەی تۆ بە من بڵێ بڵێ منتیقەی برادۆست لای پێک بکەوە بە کەیفی خۆت قسە بکە ئەگەر ئەدیرۆ من نابینم باشە لۆ نابینم ڕۆژێک ناڕەزایەتیە کەبی تووڕەبوونە کەبی خۆپشاندانە کەبی یعنی هەموو شتێکتان تەواوە هەموو شتێکتان ئەرێ والله هەموو شتێک تەواوە هیچ عیبی نییە ئەوەی بەحسە نەکرێ هەموو دیعایە ئەوەی دژمنانە ئێستا جەنابەت لە ماڵی خۆت لەگە منداڵەکانی خۆت تەبابی هیچ عیبت نەبی با من هەر لێرە برێم وڵا کاک قادر ماڵ و منداڵەکانی لێ ناڕاستی یعنی هیچ مشکلە وەرە لەسەر کەفارەتی من وەرە هەولێ لەسەر کەفارەتیم ئەو وعدەت پێ ئەدەم سواری پێکەوە ئەڕۆین ئەچینە منتیقەی برادۆست تەماشای منتیقەی برادۆست ئەگەر یەک مشکلە لە منتیقەی برادۆست ئەبی وعد ئەتوو لایفت بکەوە لەسەرە من بڵێ کاک خالص ڕاستی نەگوت لەو مقابل ئەمن هەندە نابی ئەسە ناوەکەیم لە بیر چووە لۆت دەنێرم کە کەسێک لە منتیقەی برادۆست دەستگیر کرا و شوم بزر کرایە واللهی نەمزانیە واللهی ئەمن ناوەکەت لۆ دەنێرم باش ئەوە یەک دوو کاک خاڵس دوایین پرسیار بابۆ کوڕی مەسعود بارزانی شێخ بابۆ پێدەرێ پلەی چییە لەو منتیقەیە سەرپەرشتی هەموو شتێکی حکومی دەکا واللهی کاک قادر واقعەکەت پێ بڵێم بەس ئەگەر قەنەعەتت بە قسەی من دێ بەڵێ نازانم قەنەعەتت نانا ئەمن باز لە دەوڵەت دەکەم ئەتوو کاندیدەکی حکومی دەبی بەڵێ ئەمن باز لە حکوومەت دەکەم ئەگە ناوەکو حزب مافی خۆی بابۆ چ دەکا جێب دەبرای خۆت یەکەم شێخ بابۆ واللهی لە تەلەڤیزیۆن لەبینەم دیتیا ینی بڵێم ڕەفیقمە برادەرمە لەگەڵ ئێستامە دانیشتیمە معلوماتم لەسەر هەیە مطلقاً دیتم بەڵام ئەوەی من کە گوێم لێ ئەبێ لە خەڵک بەهانای خەڵک و ئەچێ سەردانی خەڵکەکە ئەوەی کێشەیەکی کۆمەڵایەتی ئێستا ئەمە قسەمان لەسەر قانونە قانون یعنی ئەو دەچی ئەگەر بۆت بڵێم کاک قادر ئەگەر بەس مەجالم دێ خطوە بڵێ شێخ بابۆ سەردانی خەڵکەکە کێشەی خەڵک چارەسەرەکە بۆ ئەوەی گەورە نەبێ زیاتر تەشەنە نەکە ئەگەر جاری وا کێشەکان هەبێ ڕەبتی بە حکومەتوە بێ سەر بە حکومەتوە بێ تەدەخولەکە بەقای مەقامەڵێ بە ئیدارەی سەر بەخۆی سۆرانەڵێ ئەو کێشیانەیە وەڵام نەک شێخ بابۆ منش جاری وا لە منتیقەی برادۆست کێشەیەکە بۆ چێتە بووە تەکلیفم لە حکومەت کردووە ئەرێ کاکە زەحمەت نەبی ئەو کێشەمان لەو منتیقەیە هەیە بۆمان چارەسەر بکەن ئەوانش بەقەدەرە خوێ ئەوەی شێخ بابۆ ئەکارەوەی زیاتر نییە لەی قەبەتراوە کاک خاڵس کاک خاڵس ئەمە دەبینین بە قوربان ئەو دەوائیر دەکاتەوە بە قوربان کە ئیشیوی نییە ئەو قایم قام دادەنێ ئەو سەرپەرشتی هەموو ئەو منتیقەیە دەکا ئەو بڕیاردەری ڕقم یەک قایم قام لۆ چ هەیە کاک ئەگە سیفەت ئێستا مەسرور بارزانی حەقەچی ڕەوای خۆیتی سەرۆکی حکومەتە هەرچ بڕیارێک دەکا وایانە ئەمە باز لە دەوڵەت دەکەین ئەمە لەگەردام لە خۆی حزبیە سەرچاوی من بەس لە بۆی نییە تەدەخول لە حکومەت بکە تێم دەگەی یعنی ئەو لە جیاتی حکومە ئەمە دەبینین لە دەوائیرەکان دەچیتن یعنی هەموو حکومەت لە پشتی ڕادەوەستی هەموو حکومەت لە پشتی ڕادەوەستی و کو دەکرێت کاکە ئەمە باز لە دەوڵەتی مەدەنی دەکەین تێم دەگەی لۆ خۆتانەوەکو حزب چ دەکەن ئازادن بەس کو دەبیتن یعنی گەنجەکە پەیدا بووە ئەو لە سەروی هەموو حزب و حکومەتەوەیە یعنی ئیمارەتەکی لە خۆی دروست کردیە جێب دەبرای خۆت ئەمن لەو منتیقەیەمە هەتا ئێستا یەک کەس گلەی لەو کوڕی نەبیە هەتا ئێستا کەس دەوێری گلەی لێ بکە کەس دەوێری گلەی لێ بکە کەس دەوێری هەتا ئێستا نا قەزم ئەو نیە زۆر جارە خەڵک دانیش بۆ خۆ قساکە زۆر تەبیعیە زۆر جارە خەڵک دانیشی گلەی ئەتوانی یەک نمونەی دیموکراتی کاک خاڵس خوا مادام وایە پەیجی یەک کەسم لە بۆ بنێری کە یەک ڕخنەی لە پارتی گرتوی خەرچی برادۆستبی لە بابۆی گرتبی زۆر متابعی فەیسبوک ناکەم ئاخر لە چێ خەڵک تەعبیری لە ڕێی خۆی کردیە لە چێ خەڵک تەعبیر لە ڕێی خۆی کردیە لە برادۆست هەتا بزانین کاکادر ڕەخنەگرتن هەیە ڕەخنە ڕوخێنەر خۆرە برا یەک ڕەخنەیە ڕەخنەیە بەڵێ براکەم ڕەخنەگرتن لە حکومات ڕەوایە ڕەخنەگرتن لە هەموو حزبەکان ڕەوایە زۆر تەبیعیە پێی دەوڵەمەند دەبن لەوانەیە
خەلەلیان هەبی چارەسەرش بکەن بەڵام ڕەخنە ڕوخێنەر وەکو چی ینی ڕەخنەی ڕوخێنەر ئێستامە دەرێن حکومەت نابی بنەماڵەکردن بی حکومەت نابی خەڵک بگری بکوژی باشە با خەڵک دەنجی نەدا کورە بابەت دەنجی چ نەدا لە منتقەی بارزان خەڵک دەنجیشی نەدا سەد دەنجی هەموو لەو پارتی بوو یعنی معقولە یەک کەس نەبوو دەنگ بداتێ حیزبەشکە باشە ئێستا جەنابوو تخوا منتقە لە منتقەی بارزان یەک کەس نەبوو ڕەئیشکەی هەبی سەد درایتە پارتی کوراوە ڕێی چییە بە قوربان لە ڕەنجی یعنی لەکوێ بووە لە هیچ دنیا نەبووە 100% بی تۆ دڵنیای لەوەی لە برادۆست مەسەڵەن فەیسەلی کەریم خان نەیدەتوانی دەربچی تۆ دڵنیای کە ڕێیان لێگردیان دەریان دەرنەچ فەیسەلی کەریم خانی خزمت کاکادر بام شتەشی بە برای خۆ بڕم تازەم تەوزیحم بۆ کردی منتیقەی برادۆست خەڵک ئەگە پارتی بی دەنگ ناداتە حەزبەک وەکو ئەشخاص نا جا فەیسەل بی من بم ئێکی تربی ئەگەر من ئێستا لە سلێمانی لەسەر لیستی پارتی خۆم هەڵبژێرم لەوانەیە زۆر ڕەفیق و برادەر و دوست و ئەوم هەبی بەرام کابرایەکی تێدەنگ بە لیستی پارتی نادا و ئەگەر یعنی مەسەلە لێرە لیستە مەسەلە لێرە ئەوە نییە منتیقەی برادۆست بە ئازادانە نمچی نەداوە مەسەلە ئەوە نییە مەسەلە چی دیکەیە ئەگەر بەهات بایە مەسەلە لێرە شەڕە حیزبە و شەڕە لیستە هەر حیزبەک بۆ خۆی ڕاکێشی من لەسەر لیستە خۆ هەڵەبژێرم خەڵک پێ دەنگم پێنادا ئاڵێ خۆزگە تۆ پێ دوایە دەنجی نینایان ئەوە تەڕێی لێگیرە تو باز لەوە دەکەی دەڵێ نادەنجینە من ناڵێم فەیسەل دەنجینەینە دەنجینە بەڵام بەقەدەر ئەو کاندیدانی لەگەڵەوی بوون دەنجیان ژنێک هاتووە شوێنی ئەو من ناڵێم دەنجینەینە من ئەڵێم دەنجیشینە دەنگەکی زۆریشینە ناڵێم دەنجینەینە بابا دەنجیشینە بەڵام لە منافسەکانی خۆی کاندیدەکانی خۆی نەگەیشتە ئەو تۆ پێت وایە خەڵکی مەسەن لە بۆم نییە کوڕی کەریم خانبی لە برادۆست بدۆڕێ لەکوێ لە منتقەی برادۆست بدۆڕێ زاخۆ تۆ ئەوەی بەحسەکەی ماناوێ لە بارزانش نابی سەد چۆن تاکی ئەوە ینی منطق قبول اشتیوا دەکاتن یەک کوڕی کەریم خان بی کوڕی سەرۆک عەشیرەت بی کە عەشیرەتگەری ناوەنگۆ بەهێزە بدۆڕێ کورسیەکی پێنێ باشە کاک خاڵس کاتم گرتی زۆر سپاس نمونە زۆر بیاوا جواب دەدەنەوە چای من